خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. خەڵک لە چاوەڕوانی ئەوەدایە کە موچەی مانگی 6 و 7 وەربگرێ، بەڵام هەواڵەکانیش جۆرا و جۆرن و زانیاریەکان جۆرا و جۆر بە جۆرێکە باز لەوە دەکرێت کە هەندێک باز لەوە دەکەن کە ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەڵوەشاوەتەوە. هەندێک باز لەوە دەکەن نەخێر هەڵنەوەشاوەتەوە و چاوەڕوانی هەفتەی ئایندە دەکەین بۆی لە کۆبنەوەی انجومەنی وەزیرانی عێراقدا بڕیاری لەبارەوە بدرێت. هەرێمی کوردستان نەوت ڕادەست ناکات، نەخێر هەرێمی کوردستان نەوت ڕادەست دەکات. هەرێمی کوردستان داهاتی نانەوتی لە 120 میلیارد دینار کەم کردوتەوە، نەخێر هەرێمی کوردستان داهاتی نانەوتی 120 میلیارد دیناری ئامادەی، بەڵام دەیەوێت زەمانەتیان گەرانتی ئەوە وەربگرێت کە موچە دێت. لەناو هەموو ئەو هەواڵەت دژ بەیەکانەدا پانۆرامام شەو گفتوگۆ کات لەگەڵ بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێزیان بە سوپاسەوە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێ لەگەڵ بەڕێز ڕێباز حەملان گفتوگۆیەکی تێر و تەسەل و پرزانیاری لەو بارەیەوە ئەکەین. بەڕێز کاک ڕێباز زۆر سپاس بۆ دەرفەتە. من سەرەتامەوێ ئەو لە جەنابەت بینەرانی بەڕێزی کورسات سپاس دەکەم. سەرەتا ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەین بە ڕێز کاک ڕێباز. ئەو ڕێکەوتنەی کە موچەی مانگی پێنجی پێ پارەی موچەی مانگی پێ هاتە هەرێمی کوردستان و موچەی پێدا بەشکرا، ئەو ڕێکەوتنە لەناو هەرێمی کوردستان و بەغداوە خۆی ماوەتەوە، دوای ئەچینە ناو بڕگە و بابەتەکانی دیکە. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت. بە تەکید بەرەبەری انتخاباتین و لە هەندێک لایەن و هەندێک کەسایەتی سیاسی بانگەشەی پێشوەختەی انتخاباتیان دەست پێ کردو، چ لە کوردستان چ لە عێراق، بەداخەوە کە بۆ بەرژەوەندی خۆیان هەمیشە مەسەلەی موچە و مەشاعری خەڵکی هەرێمی کوردستان بەکارێنن. بەڵام ئەوەی ڕاستیە بەم شێوەی کە من بۆ جەنابەتی باسەکەم، ئێمە پاژەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە بارگای بارزانی لە پیرمام کۆبوونەوە لەسەرەوەی کە هەردوو لە بەیەکەوە وەکو دوو هێزی براوەی هەڵبژاردنەکان و وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک بافڵ بەڕێز کاک دکتۆر فواد پێکەوە لە بەغدا مفاوەزاتێکیان کرد بە تەلەفۆن بەردەوام بوون لەگەڵ جەنابی کاک مەسرور تا گەیشتنە ئەوەی کە بۆ ماوەی دوو مانگ وەک تەجروبەی یەکەم یاخود وەکەوەی تا کێشەکانێک لای بێتوانێ بۆ موچەی مانگی 5 و 6 لەسەر ئەم شێوازی ڕێکەوتنە بڕۆن یاخود لەسەر ئەم لێک تێگەیشتنە بڕۆن کە هەرێمی کوردستان داهاتی ناوخۆی خۆی بۆ مانگی 5 و 6 120 میلیارد ڕادستی 120 میلیارد دینار ڕادستی بەغدا بکات. وارووا هەرێمی کوردستان ئەو نەوتەی کە هەیەی بەرهەمێنێ 50,000 بەرمیلی بۆ ناوخۆی خۆی بەکاربێنێ پێداویستی ناوخۆی و ئەوەی کەشی هەناردی دەرەوەکە. وەکو بینیتان کە لەگەڵ نزیکبوونەوەی ئەوەی کە لێک تێگەشتنەکە بکرێت بە چەندین هێرشی تیرۆریستانی درۆن هێرش کرا سەر کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان و زەرەر و زیانێکی گەورەیان بە زۆربەی کێڵگەنەوتەکان گەیاند و وایان کرد بەرهەمێنانی نەوت بۆ ئاستێکی زۆر دابەزی. ئەمە یەکێک بوو لەو کێشانەی کە ڕوویە لەسەر ئەم ڕێکەوتنایە. بابەتێکی کەژەوە بوو کە ئەوان موچەی مانگی 5 نارد، ئێمە ژۆک و حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی ناوخۆی خۆمان ڕادەست کرد و خۆشیان لیژنەیەکی هاوبەشی وەزارەتی نەوتی عێراق و کۆمپانیای سۆمۆیان نارد و بۆیان دەرکەوت لە هەموو کێڵگەنەوتەکان بە دوواداچوونیان کرد، بۆیان دەرکەوت کە ئینتاجی نەوت لە هەرێمی کوردستان چۆنە و راپۆرتی خۆیاندا دەست وەزارەتی نەوتی عێراق و ئەنجومەنی وەزیران. بۆیە تا ئێرە لێک تێگەشتێکی باشە بوو. دواتر ئەبوایە موچەی مانگی 6یان بناردایە و ئێمەش داهاتی نانەوتی ئەو 120 میلیارد دینارەمان بدانێتێ، بەڵام بەداخەوانە لیژنەیەکیان حازر کرده بوو کە بێتە هەرێمی کوردستان تەدقیق بکات لە هەموو وحدە حسابەکانی هەرێمی کوردستان و قسەکانیان بەرەو ئەوە ڕۆیشت کە ئەوان داهاتی باج و گومرگ لە 100% داوا کرد و هەروەها هەموو داهاتی هەرێمی کوردستانیان داوا کرد لە 150 کە ئەمانە هیچی نە لەگەڵ بنەماکانی دەستوریەکە گرێتەوە نە لەگەڵ موازنە
جەنابەت باسی کرد وتێ ڕێکەوتنامەکە ماوە ڕێکەوتنامەکە خاوبوونەوەیەکی پێوە کرا لە بەری تەفاهم و لێک تێک نەگەیشتن دروست بوو بەڵام بە سپاسەوە دوێنێ ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبوونەوەیکی خۆی کرد و لەوێ قسەی باش کرابوو بۆیە لە قسەکان ئەوە داوا کرا کە ئەو لیژنە هاوبەشەی کە هەیە لە نێوان وەزارەتی مالی هەرێمی کوردستان و ڕقابەی مالی هەرێمی کوردستان و وەزارەتی مالی ئیتیحادی و ڕقابەی مالی ئیتیحادی دەستکەنەوە بە کارەکانیان بۆیە لە سەرەتای ئەمڕۆی ڕۆژی چوارشەممە کۆبوونەوەیەکی 5-6 سەعاتی لە دیوانی ڕقابەی مالی عێراق بەڕێوە چوو و کۆبوونەوەکان لە لیژنەی هەرێمی کوردستان بەڕێز بەڕێوەبەری گشتی ژمێرکاری هەرێمی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بەڕێز بەڕێوەبەری گشتی باجەکان لە هەرێمی کوردستان بەڕێز بەڕێوەبەری گشتی بانقە بازرگانەکان و سێ بەڕێزی تر لە ئاستی بەڕێوەبەری گشتی سەر بە چاودێری دارایی هەرێمی کوردستان و دوو بەڕێز لە هەژماری من لەگەڵ تیمی هاوبەشی هەموو ئەو بەڕێوەبەراتانی باسم کرد لە بەشداریان کرد لە بەغدا لە کۆبوونەوەیەکی چڕوپڕ لە گەڵ وەزارەتی دارایی عێراق و هەروەها لەگەڵ ڕقابەی مالی عێراق کۆبوونەوەکە تا ئێوارەی ئەمڕۆ من لەگەڵ وەفدە بەڕێزە قسەم کرد زۆر باش بووە و لێک تێگەیشتنی زۆر باش هەبووە بەڵام ئەم وەفدە ئەمێنێتەوە ئەم شەو لە بەغدا و سبەینێ بڕیارە لەگەڵ وەزیری دارایی عێراق کۆبوونەوەیەکی تەفاسیری و دوورودرێژیان هەبێت ئەگەر ئینشاءڵڵا نەتیجەی کۆبوونەوەکەی سبەینێ زۆر بەرەو باشی بڕوات و لێک تێگەیشتنەکان نزیک بێ ئەو کاتە بە تەکید بۆ سەرەتای هەفتەی داهاتوو ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕۆژی یەکشەمەی داهاتوو کۆ بێتەوانێ لەوێ بڕیار لە موچەی مانگی 6 و 7 درێ کاک ڕێباز تەفاسیلایە بەس حەزم کرد بە پێی پرسیارەکانی خۆت بەڵێ زۆر باش بوو دەرگای گفتوگۆی باشت کردەوە کاک ڕێباز یعنی ئەگەر بێت و قسەکانی حەیان عەبدوڵغەنیش ئومێد بەخش بوونەوە ڕۆوت ئەگەر ئەمڕۆ سبەینێ 800,000 بەرمیل نەوت وەرەگرین کەواتە ئەگەر بەپێی ئەوەی مەسلەی نەوتو و هەروەها ئەوەی کە لیژنەکەش چووە وەفدەکەش چووە لەگەڵ وەزارەتی دارایی بگەنە دەرەنجامێک چاوەڕوان دەکرێت لە یەکشەمەیە ئەنجومەنی وەزیرانی عێراقی بڕیاردا کە موچەی مانگی 6 و 7 بنێرێت یەک موچە ئەنێرێ یان دوو موچە ئەنێرێ ئەوەی کە زانیاری بوو یان گفتوگۆکە لەسەر موچەیەکە یان دوو موچەیە ئێمە گفتوگۆکانمان لەسەر موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە لە کاتی خۆی بدرێ ئێمە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان سێ موچیان پێویست بوو وەربگرن تا ئێستا موچەی مانگی 5 و 6 و 7 بەداخەوە ینی تا پێنجیاندا ینی دوای 8 ڕۆژ 85 ڕۆژ موچەی مانگی پێنجیانار بۆیە ئێستا یەکسەرە بێت دوو موچە بدەن هەم موچەی مانگی 6 هەم 7 چونکە ئێستا حالیان لە عێراق موچەی مانگی 7یان دابش کردووە و ئێستا مەفروزە کە ئێمەش هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان و موچەخۆرانیش موچەی مانگی 6 و 7 وەربگرن بۆیە ئێمە بەتەکید قسەکانمان لەسەرەوەی بۆ زانیاری جەنابەت وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لیستی موچەی مانگی 6 میزان مراجعی مانگی 6شی نردووە و 120 ملیارەکەی داهاتی ناوخۆش ئامادەیە هەر ئەوەندە بەغداد زەمانەتی ئەوە بات کە هەفتەی داهاتوو یەکسەر موچەمان بۆ نێرێ 120 ملیارەکان لە بانقی مرکزی هەولێر تەسلیمەکرێ ئەخرێتە سەر هەژمێری وەزارەتی دارایی عێراق و هەروەها لیستی موچەی مانگی 7یش وەزارەتی دارایی هەرێم نردوێتی بۆ بەغدا و تا سەرەتای هەفتەی داهاتوو لەوانەیە یا یەکشەمە یا دووشەمەی داهاتوو میزان مراجعی مانگی 7یش ئامادە بێت و بنێردرێت بۆ بەغدا بۆیە ئەو پێداویستانی بەڵام 120 ملیارەکەی مانچ حەوت بەردەستە بێ کاک ڕێباز بەڵێ بەڵێ هی شەش حازرە بەڵام ئەگەر وتیان ئێمە دوو موچانێرین بەڵێ ئەگەر بەتەکید ئەوە وەزارەتی دارایی و هەردوو وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بە تەنسیق لەگەڵ بانقە بازرگانەکان و بە تەنسیق لەگەڵ بانقی ناوەندی هەرێم لە سلێمانی ئامادەکاریان کردو بۆی کە ئیلتیزام کەن بۆی کە داهاتی ناوخۆر ڕادستی بەغدا بکەن بەڵام بابەتێکە بوو ویستم جەنابێ تەوزیحێک بۆ جەنابێت بۆ جەنابی بۆ هەموو هاونیشتیمانیان و موچەخۆران و بینەرانیش باسکەم ئەوەیە هۆکاری نەناردنی نەوتی هەرێمی کوردستان ببوورە کاک ڕێباز من ئەمێ ئەوە بکەینە بەشێک ببوورە بەڵام ئەمێ پرسیاری ئێستا باسی قسەکانی وەزیری نەوتە کرد بۆیە ویستمەوە بەڵێ ئەویان بابەتێکە ئەمە کەمێک لەسەر هێرشە درۆنیەکان پەلامارە درۆنیەکانیش قسە بکەین بەڵام لەسەر مەسلەی ئەوەی کە وەزارەتی دارایی عێراقی ینی کێشیان چییە لەگەڵ ئەوەی کە داهاتی نانەوتی هەرێمی کوردستان گرفتەکەیان چیە لێک تێنەگەیشتنەکە چییە کە تا ڕادەی خاوبوونەوە و
دڵگرانی لەماوەی ڕابرد و دروست کرد لایەن دوسێ ڕۆژێ ڕابرد و دروست کرد. من سپاس دەکەم و پرسیارە و کرد بەزە بێت جەنابی شت تۆزێک پشودرێژوی جوان بەوردی گوێ لە وەڵامەکەی بفەرمە. ئێمە بنەمایەکمان هەیە کە عێراقێکی فیدراالی هەیە. ئەم عێراقە فیدراالیە بەشێکی گرنگی هەیە پێڵەن هەرێمی کوردستان. ئەم هەرێمی کوردستانە دەستوری خۆی هەیە. عفو عێراق دەستوری هەرێمی کوردستان بەپێی دەستوری عێراق سیادی خۆی هەیە یاخود کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە. عێراق ئێستاش بە عەقڵێکی مەرکەزی تەعامل لەگەڵ هەرێمی کوردستانەکەن. ئەمە نوقتە کێشەکەیە. لە کۆبوونەوەکانی ئەمڕۆژ لەگەڵ لیژنەکە وتوانە ئاخر ئێوە مەسەلەن حسابی ئەوە بکەن ئێمە مەسەلەن ئەگەر وابێت بەسرە ژوا بێ کاکە بەسرە ئێمە نین. بەسرە پارێزگایەکی عێراقە بەس هەرێمی کوردستان پارێزگا نییە. هەرێمی کوردستان بە دەستور هەرێمێکی فیدراالیە سەر بە دەوڵەتی عێراقە. دووەمینیشی ئەم هەرێمی کوردستانە پێش دروستبوونی ئەم عێراقی کە ئێستا هەیە ئەم عێراقە نوێیە ئەم هەرێمە هەبووە. ئەم هەرێمە لە زەمەنی ڕژێمی پێشەوە دروست بووە بە خوێنی شەیدان دروست بووە. ناکرێت ئەوان ئێستاش بەم عەقڵێتی مەرکەزیەتە تەعامل لەگەڵ ئێمە بکەن کە قسەمان لەگەڵەکەن کە باسی لیژنە و لیژنەکاری لەگەڵ هەرێمی کوردستانەکەن وا قساکەن ئێمە محافەزەیەکین کاکە ئێمە محافەزە نین ئێمە هەرێمین بە دەستور. لە قسەکانیان مەسەن ئەڵێن چی؟ ئەڵێن وەڵای ئێمە لیژنێکی سی کەسیمان پێکێناوە بێت پێداچوونەوە بە هەموو ئەوەلیاتەکانی ئێوە بکە. ئەوەی کە مافی هەیە تەدقیقی ئەوەلیاتی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکات بە دەستور یەکێکە لە نەسەکان کە باسیەوەکە هەرێمی کوردستان بۆی هەیە دەستگای تەشریعی هەبێ کە پەرلەمانە دەستگای تەنفیزی هەبێ کە حکوومەتی هەرێمی کوردستانە دەستگای قەزای خۆی هەبێ و هەروەها ڕقابەی مالی خۆی هەیە و دەستگای نەزاهی خۆی هەیە کەواتە دەستەی نەزاهی هەرێمی کوردستان و ڕقابەی مالی هەرێمی کوردستان کە سەر بە پەرلەمانی کوردستانن و بە قانون ئەمە ڕێکخراوە ڕێنمایی خۆیانێ ئەمانە بۆیان هەیە لە حکوومەتی ڕقیب بنیا خۆت ئیشراف کرد لەسەر کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەک لە بەغداوە بێت ئەمە بکات. دوو بەڵێ لە هەرێمی کوردستان کە بەپێی دەستور پەرلەمان و ئەنجومەنی وەزیرانی خۆی هەیە هەندێک بڕیار و قانون لەم پەرلەمانە دەرچووە یاخود بڕیار ڕێنمایی دەرچووە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک ڕسوماتی یاخود هەندێک داهاتی ناوخۆ لە هەرێمی کوردستان هەیە کە تایبەتمەندە بە هەرێمی کوردستان هیچ ڕەبتی بە بەغداوە نییە. ئێستا ناکرێت بەغدا بڵێ وەڵام من لە 150 هەموو داهاتی ناوخۆی تۆ بم. بۆچی ناکرێت؟ لەبەر دوو سەبەب. یەکەم بە دەستور ئەڵێت داهاتە فیدراالەکان لە 150 بۆ هەرێمی کوردستانە لە 150 بۆ عێراقی ئێمەش ڕازین بۆ وەکو چی؟ وەکو کە هەروەها قانونی ئیدارەی مالی ژواڵێ و هەروەها لە بڕگەی 21 میزانی عێراقی ژواڵێ ئەڵێ داهاتە فیدراالەکان فیدراالەکان بۆ نمونە وەکو چی؟ وەکو داهاتی باج و داهاتی گومرگ کە لە 150 ئەم دوانە بێ بدرێتەوە بە عێراق تەواوە. بۆ نمونە هەندێک ڕسومات هەیە لە ناو کارگۆی مەتاڕەکان یاخود لە فڕۆکەخانەکان ئێمە ڕازین کە بێ بدرێتەوە بە بەغا. داهاتی طبعا لە 150 داهاتی جوازات ئیقامە جنسیە و ئەحوال مەدەنی ئەمانە دەستگاکانیان کە سەر بە عێراقن و ئەبێت داهاتەکە لە 150 بدرێتەوە بە عێراق. ئێمە هەموو لە سەرمانە کۆکین بەڵام کۆمەڵێک ڕسومات و کۆمەڵێک قوانینێ مەسەن تۆ داهاتی شارەوانی داهاتی کارەبا داهاتی ئاو ئەم داهاتانە ناکرێت تۆ بیگەڕیتەوە بەغا. اینجا بۆیە ئەمان ئەم جارە چیان داوا کرد وتیان ئەو داهاتانەی کە هی شارەوانی و ئاو کارەباشن لە 150مانە بێ بەنێ وەک داهاتی گومرگ و داهاتی باج ئەبێ لە 100 بیان بە ئێمە. کاکزانە ئەمە دەستوری بوو ئەمە خۆ بە قسەی ئەمە دەخێر دەستوری نیە من بۆ بە جەنابتی باس دەگەم. بەڵێ من ئەڵێم نە بە دەستور نە بە بڕگەی 21 موازنەی عێراق و بە هەموو ئەو خاڵبەندیانی باسم کرد ناکرێت تو ئەم شتا تەسلیمی عێراقی. ئەمڕۆ 6 سەعات ئەو لیژنە باڵایی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان زۆر بە پاکێجێکی ڕێکوپێک بە پێی قانون بە پێی دەستور بە پێی ڕێنمایەکان
و ساڵی لە ساڵێکا ڕێنمایەکە دەرچووە هۆکاری دەرچوونەکەی چی بووە هەر هەمووی بە تەفاسیل براوەتە بەردەم وەزارەتی دارایی عێراق و ڕقابەی مالی فیدرالیش کە لەوێ بوون و تەبان کۆبنەوەکە لە دیوانی ڕقابەی مالی بووە زۆر تەفاهمیان هەبووە تێگەیشتنێکی باشیان هەبووە کە قسەکانی وەفدی ئێمە ڕاستە و بزەبە دەبێ احترامی ئەو بەندانە بگرێت کە بەپێی دەستور بەپێی موازنە و بەپێی ئەو سەلاحەتانی کە حکوومەتی هەرێمی کوردستان تایبەتمەندە بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە نزیکبوونەوەی باشە بووە کاکزانە یەکشت هەیە کە من چەند جار لە هەموو مقابلەیەکما باسیەکەم حکوومەتی هەرێمی کوردستان هەر مەصرفی موچەی نییە ینی ئەوە نییە هەشداهاتێک کاتە دەستی لە نەوت بێ لە غەیرە نەوت بێ لە ناوخۆ بێ یەکسەر ئەمە بخاتە سندوقێکە و داینێ بۆ موچە ئەولەوێتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەموو داهاتەکانی بەردەستی بە ئەمری جەنابی سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی بۆ موچە بووە لەو کاتی کە خۆشمان نەوتمان فرۆشتەوە لە مەزعی ئێستاشە بەڵام هەرێمی کوردستان یعنی پێداویستی کەی هەیە مەسەرەن خەرجی تەشغیلی لە مانگێکا بەو هەموو تەقەشوفەی کردومانە بەلانی کەم ئێستا مانگانە پێویستمان بە 158 میلیارد دینارە خەرجی تەشغیلی چییە بۆ جەنابتی بخوێنمەوانێ بەڵێ پێشینەی بەردەوامی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کرێوانە بێژی و خوێندنی باڵا و پەروەردەیە کەمانی 24 میلیاری پێویستە موچەی فەرمانبەرانی گورێبەستە کە تا ئێستا لەسەر داهاتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەدرێ زبڵ و خۆڵ و خاشاکی پاکردنەوەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە مانگانە 10 میلیاری ئەوێ زۆرە یعنی نزیکەی تەخمین چەندە بە تەخمین قەرەیە من نامێستا وەختی جەنابتان کوژم بەڵێ ئەمە تقریبا 150 میلیارە لە مانگێکە داهاتی شتێکی کە زۆر جرنگە ئێمە مانگانە 230 میلیارمان پێویستە بۆچی بۆ خەرجی و عفو 30 میلیارمان پێویستە بۆچی بۆ خەرجی و بەرهێنان ئەی کاکە ئێمە مەسەرەن دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەویان هەیە پرۆژەی استیسماریان هەیە جادە دروستەکان پرۆژەی خزمەتگوزاری تریان هەیە یعنی وەزارەتی شارەوانیە کارەبایە خوێندنی باڵایە ناوخۆی هەموو وەزارەتەکان هەیەە ئەین تۆ ناکرێت هەموو پرۆژەیە وڵاتە بوەستێنی بڵێ وڵا کاکە من هەمووی تەسنیمی بەغاکەم ئەویش ئامادە نەبێ بداتێ من شتێک بۆ بەجەناب باسکەم عێراق لە ماوەی 3 ساڵی ڕابردووە ملیۆنی و 500 هزار کەسی بۆ خۆی تعین کردووە تا ئێستا یەک فەرمانبەریشی بۆ هەرێمی کوردستان تعین نەکردووە عێراق بە سەدان میلیۆن دلار سەرفەکات بۆ پرۆژەکانی خۆی و ئاوەدانکردنەوەی خۆی لە هەموو پارێزگاکانە تا ئێستا یەک دینارین لەو بودجێ هەیە و بە هەرێمی کوردستان کارێمی کوردستان پرۆژێکی ئیسیسماری یاخۆی پرۆژێکی وەبەرهێنان بکات لە هەرێمی کوردستان عێراق چێ قەرزەکات لەسەر هەموو عێراق بەڵام بەس بۆ خۆی بەکارێنێ بەڵام کە قەرزەکەتەوانێ لە بودجێ هەرێمی کوردستانە باڵێ وەڵام من قەرزەیەمەوە ئیکاکەی تۆ لە کاتی وەرگرتنی قەرزەکە بەشی هەرێمی کوردستان بە بۆیە لە دانەوەکەشی هەرێمی کوردستان لە بودجەکەی خۆی بەشداری بکە خاڵێکی کە زۆر گرنگە کە ئێمە ئەڵین داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ نمونە 320 میلیارە 340 میلیارە خۆ ئەمە هەر هەمووی کاژ نییە نزیکەی 67 میلیارد لەمە کاژ نییە مەقاسە و وەراقی بینی وەزارەتەکان و داوایرەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە تێگەیشتنیکی غەڵەت لای خەڵک دروست کراوە وەڵا هەرێمی کوردستان بە داهاتی ناوخۆی خۆی توانێت موچەبان ناتوانێت هەرێمی کوردستان بە داهاتی ناوخۆی خۆی چی لێت من بە وردەکاریەوە تا بۆ باسەکەم چۆنە و چۆن نییە یعنی ناکرێت تۆ بەس بڵی موچە خواردنی نەخۆشخانەکان کڕینی دەرمان بۆ نەخۆشخانەکان سازدانەوەی ئامێری پزیشکی نەخۆشخانەکان ئەو سجنەکان چوزانم هەموو ئەم بابەتانە ئەمە هەمووی پێداویستی ڕۆژانەیە کە ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان مەسرەفەکەیەکە لە داهاتی ناوخۆی کە لەکوێ بیکە لەکوێ کە بیکە پێم خۆش بۆ ڕوونکردنەوەانە کاکرێ باس ئەمە زۆر گرنگە کە خەڵک بزانێ ئێمە تەعاملمان لەگەڵ بەغداد هەموو نەرمێکمان نواندووە لە پێناوی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڵام کە ئەوان بیانەوێت مەسلەی دەستور پێشێلکەن مەسلەی موازنە پێشێلکەن مەسلەی ئەوە پێشێلکەن کە هەرێمێکی کوردستان هەیە محافظە نییە قبوڵیشی ناکەین محافظە بێ ئەم هەرێمە هەرێمێکی فیدراڵی دەستوریە ناکرێتەوە ئەوە داهاتە کاکە ڕێزمان بۆ بەسرا هەیە بۆ مووسڵ هەیە بەڵام ئەوان کە قساکەن لە مفاوزاتەکانیانە بە هەمان نەمە تەعامل لەگەڵێ باشە ئەوە داهاتە ئەوان
تخوا کاکزانە ئەمە زۆر مهمە ئەمە زۆر مهمە ئەو کە بیوێت داهاتی لێ وەرگێ وەکو بەسرە قسە لەگەڵەکە بەڵام کە بیێ موچە دابشکا وەکو بەسرە حسابێ بۆ ناکە ئەی کاکە لەو ماوەیە بەڕێز پارێزگاری بەسرە کێشەی هەبوو لەگەڵ بەڕێز سەرۆگۆزیرانی عێراق و کێشەی گەورەشیان دروست بوو لە هەموو ئیعلام باس کرا ئەی بۆ موچەی خەڵکی بەسڕیان نەبڕی ئەی کە تۆ کێشە هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سزای خەڵکی کوردستانیت و موچەی خەڵکی کوردستان دواخی باشە مەسەلەی نەوت کاکڕێباز ئەمە داهاتی نانەوتی بوو 120 میلیارەکەی لێ دروستە بێ داهاتە نەوتیەکە هەرێمی کوردستان بڕیار وا بوو 230,000 بەرمیلەوە 50 بۆ ناوخۆ 230 تەسلیم کات دوای پەلامارە درۆنیەکان ئاستەکە دابەزی وەکو جەنابیش لە سەرەتاوتت لیژنەیە کات و تەدقیقی کرد و زانی کە وایە ئێستا ئەمڕۆ وەزیری نەوتی عراقیڵی 80,000یان لێ وەرەگرین هەرێمی کوردستان ئامادەیە 80,000 بەرمیل نەوتە ڕادەستی سۆمە بکە یان هەر بڕێکی دیکێ 60 ئامادەیە هەرێمی کوردستان یان وەکو هەندێک لایانی ئۆپۆزیسیۆنیان هەندێک خەڵک بەگوێی خەڵکی کوردستانیان داداوە یان بە ئێماڵێن کە هەرێمی کوردستان ئامادە یان حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نیە داهاتی ببرە نەوت ڕادەست بکات. وڵی پێویست ناکە گویان لێ بگرن چکارڵ ناڵە من پێم وتی بۆ ئینتیخاباتە ئەوان قسەی خۆیان بۆ مەسلحەتی خۆیانەکەن تۆ گوێ لە قسەی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان بگرە یەک با من ئەوەشە بە تەوزیع بۆ جەناب باس لەوە یەک پرسیار ناکەم تا ئەیگەێنیتە بینەرەکانم فەرموو لێک تێگەیشتنێکمان هەبوو لەگەڵ حکوومەتی عێراق کە هەرێمی کوردستان 280,000 بەرمیلی هەیە ئەم 280,000 بەرمیل نەوتە چیلێکە 50,000 بۆ پێداویستی ناوخۆیە ئەوەی کەشی بۆ تەسلیمی بخرێتە بۆریەوانێ هەناردە دەست پێ بکاتەوە بەڵام دووسێ کێشە هەبوو لەم بابەتە یەکەم هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بەرهەمێنانی نەوتی هەرێمی کوردستان دوای هێرشە درۆنیەکان 161,000 بەرمیل ئەوە کرا ئینتاجی دابەزی کەمی کرد ئەمە یەک دوو تەعاان بۆچی دابەزی یەکەم زەرەریان گەیاند بە هەندێک کێڵگە و لە پمپەکانیان ناکە ئینتاج وەستا بەڵام هەندێک کێڵگەی نەوت هەبوو لە هەرێمی کوردستان لی نەدرابوو بە درۆن بەس کۆمپانیەکان لە ترسی سەلامەتی خۆیان کاریان ڕاگرت چەند کێڵگەیەک ئەوە زۆر گرنگە خەڵک بیزانێت چکە باسی وا کرێت چەندین جار خەڵکم گوێ لێ بووە هاتۆ توانە وڵا لە هەموو کێڵگەکان نەدراوە کە چی ئینتاج وەستاوە ئێشەریکەی نەوتە لە خۆیە ترسێ لە سەلامەتی خۆیە ترسێ ئیشی ڕاگرتووە ئەمە یەک دوو عرقەلەی بینی ئەم بابەتە هەناردەکردنەوەی چی بوو کە 3 ڕۆژ لەمە پێش بۆیە ئیمڕۆ وەزیری نەوتی عێراق بە ئاوە بە متەفائیلی قسەی کرد ئەمە هەدەفەکەیە ڕێکەوتنەکە وایە کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێکاتەوە لە ماوەی 2 مانگدا کۆمپانیایەکی بێلایەنێت لە بینی هەرێمی کوردستان و بەغدا و لەگەڵ کۆمپانیەکانی بەرهەمهێن ئەم کۆمپانیایەت سەیری کولفەی بەرهەمێنانی نەوتەکات لە هەرێمی کوردستان چونکە عێراق ئێستا بەپێ ڕێکەوتنەکە چی وتووە ئەڵێ بۆ هەر بەرمیل نەوتێک 16 دلار سەرفەکەم بەڵام لە ماوەی ئەو 2 مانگە ئەم کۆمپانیایەت پێداچوونەوە ئەکا لەوانەیە بڵێ نەخێر هەرێمی کوردستان زۆر زیاتری پێویستە لەوانەیەشە لە هەندێک شوێن بڵێ کەمتری پێویستە بەڵام ئێمە تەکیدین لە هەمووی زۆرتری پێویستە چکەوەی عێراق دایناوە زۆر کەمی داناوە بەڵام عێراق ئەیوت چی عێراق لەسەرمە خلافی هەبوو لەگەڵ شەریکاتەکان ئەیوە گەرە ئەو شەریکەیە بڵێت زیاتری پێویستە ئێمە و کولفە زیاکی کەی ناین نابێت بۆیە ئێستا ڕێکەوتن لەگەڵ ئەوەی کە شەریکاتی نەوتی هەرێمی کوردستان داوای ئەنێ و شەریکاتین لە هەرێمی کوردستان نەوت بەرهەمێنن داوای کرد ئەوە چی کرد ئەوە ئێستا ڕازی بوون کە بە شێوازێک بێت کە مەسلحەتی شەریکاتی بەرهەمهێن لە هەرێمی کوردستان کە شەریکاتی ئەمریکی و ئەوروپین مافی ئەوان نەفەوتێەوە گەرنتیان نانێ بۆیە بەمە ڕێکەوتن ئەماش ئەم خاڵش لە بەردەم ڕێگرەکە لاما ئێستا چی ماوەتەوە بۆریەکە عێراقڵێت بۆ جەدوای اقتصادەکەی دەری نایانێت دەگەل لە 100,000 بەرمیل نەوت کەمتر بێت کە بخرێتە بۆریەوە بۆیە ئێستا چەند هزار بەرمیل لەبەردەست بێ اینجا هەشتای هەفتای هەرچەندێکە لێتان وەرەگرینە خینە خەزانەوە هەتا ئەگاتە 100,000 بەرمیل اینجا ئەیخینە بۆریەکەوە ئێمەش توانە ڕازین المهم ئێوە ئەوەی لای ئێمە کاتە ئێستا هەرێمی کوردستان ڕازیە کە ڕوویاوە هەرێمی کوردستان لە سەرەتاوە ڕازی بووە بەڵام تۆ درۆن بنێری و
ئینتاجی نەوت کەمکەیتەوە ئێمە بڵێن چی یعنی ناکرێت تۆ لە هەمان ڕۆژی ڕێککەوتنەکە ئینتاجی نەوت کەم بێتەوە لەسەر ئەوە لەبەرەوە ئەو وردەکارێ بەم شێوەیە کە بۆ خەڵکی کوردستانم باس کرد هەچ کەسێک بنەوەی کە باسیەکە ڕاز نییە و بۆ بەلا ڕێدابرنی خەڵکە بەڵێ کەواتە ئەگەر بە کورتەکەی ئێمە ئەمڕۆ ئەوەی کە جێی خۆشحاڵیە چ لەسەر مەلەفی نەود ڕێکەوتوین چ لەسەر مەلەفی ئەمە بەڵێ ئەوش ڕێکەوتوین تاو باشە قسەکان بەڵامەوە ڕێکەوتنەکە بەیانی نەتیجەکەی دەرەکەوێ بەڵێ قسەکانت خۆشن شیرینی کاک ڕێباز بۆیە شەمێشەکە واز لێ نانێ بە هیوام لێ دوورکەوێتەوە ئیشاڵا نەتیجەشیە بێ و دەرەنجامیە بێ و هەفتەی داهاتوو موچە دێت و موچەش دابەشەکرێ باشە کەواتە من لێرە گەیشتمە و دەرەنجامەی پێم نەبڕی هەم داهاتی نانەوتیت ڕوون کردەوە و هەم داهاتی نەوتیت ڕوون کردەوە کە هەرێمی کوردستان ئامادەیە و وەزیری نەوتیش لەسەر مەسەلەی داهاتی نەوت ینی تەکیدی لەو بابەتە کرد دڵنیایی لەو بارێدا ئەمێنێتەوە سبەینێ سەتەیف بڵێ وایە تەواو ئێمەش قەناعەتمان کرد کەواتە هەردوو وەزیرەکە بیبن بۆ ئەنجومەنی وەزیران و ئەوەختە کێشە نامێنێ باشە کاک ڕێباز ئەوە بەرنامەیەکی تەلەڤیزۆنیە گلەی یەک هەیە یەکێتی و پارتیە و گلەیەکەن یان بە بچینە ناوەوەی کە بڵێ حکوومەت یاریمی کوردستان ئەو گلەیەکە برادرانی تر کە ئۆپۆزیسیۆنە پەرلەمانتارە دێ ئەڵێ حکوومەت یاریێ ئامادەنیە نەوت ڕادەست بکە من میوانداریەکەم قسەکەی ئەڕوا بۆ خەڵک یان تەلەڤیزۆنی تر میوانداریەکەڵێ ئامادەنی ڕادەست بکات داهاتی نانەوتی ئامادەنی ڕادەست بکات هەرێم بە هیچ شێوێک نەوت ڕادەست ناکە وا کراوە کە ئەمە خەڵک ئەوەندەی تر ماندوو بێ خەڵک ئەوەندەی تر بێزار بێ کە ئێمە زۆر بە سادەی بڵێن کە ئەو کوردیە باشە ئەزانین بۆ ناین قسەی لەسەر بکەین مەکەوەی کێستە جەنابەت بۆ منی باسەکەی شەرعیەکەی کە مەسەلەن ڕەنگە زۆر بینەر هەبێت مەسەلەن بیری نەبێیان نەزانێ خەمی جیرفانی خۆیەتی ناچارە قوربەسەرە ئەم هەموو خەرجێت تەشغیلیە پێویستەکە ئەنی بۆ حکوومەتی هەرێم لە بەرامبەر ئەو قسانەدا کە بە تەواوی چۆتە ناو خەڵکەوە وەڵامی نەبووە خەڵک دوودڵە لەمە ئەڵێ بۆ حکوومەتی هەرێم بێدەنگە کاک ڕێباز هۆکاری ئەمە چییە؟ وەڵای ئەوە هەچ کەس وەزارەتە و یاخود هەست لایەنێکی پەیوەندیدار مەفرۆزە خۆی جوابیەوە باتەوانێ ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان وتەبێژمان هەیە بەڕێز کاک پێشەوە هەورامانی و هەروەها من وەکو یاریدەدەری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان هەر کاتێک پێویست بوو بێ ڕوونکردنەوەی خۆم ماوە و ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان هەموو ڕۆژی چوارشەمانێک کۆبوونەوەی ئاسایی خۆیەکات و دوای کۆبوونەوەکە بەیاننامەی خۆی دەرەکات ڕوونکردنەوەی خۆی بە خەڵکەیات بەڵام لەم لاولەوە خەڵک بەنەوەی کە قساکە ئەوە بە مەسلحەت و بەرژەوەندی خۆی بەکارێنێ ئەم دۆسیەیە بەڵام کاک زانا من ئەمەیە جارێکی تەکیت لەوە بکەمەوە خەڵکی کوردستان لەوە دڵنیاکەمەوە کە ئێمە هەموو قووەتی خۆمان لە ڕووی نێودەوڵەتیەوە پەیوەندیەکانی خۆمان لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ڕووی ناوخۆییەوە لە ڕووی دیبلۆماسیەوە بەکارهێناوە کە لەگەڵ عێراق بگەینە ڕێککەوتنێک بەڵام ئێمە لەگەڵەوە نین فەرزی ئیرادەیەک بکەن بەسەر هەرێمی کوردستان کە دەستور پێشێل بکەن کە یاسای موازنە پێشێلکەن کە بڕیارەکانی دادگای فیدراڵی پێشێلکەن و هەروەها ڕێکەوتن نامەکانی خۆشیان پێشێلکەن ئێمە ئەمانەوێت لەگەڵ عێراق ڕێکەوین لە چوارچەوەی دەستور لە چوارچەوەی یاسای موازنە لە چوارچەوەی بڕیارانی کە محکەمەی فیدراڵی یاوەتی چ لەسەر مەلەفی نەوت چ لەسەر مەلەفی دارایی و بودجە ئەوەی بە عێراق کە ئەیکا لەگەڵ ئێمە هەر جارە و بیانوێ گەگرێ ئێستا تۆ داواتی ناوخۆ بە قانونی ئیدارەی مالی ئەڵێ لە 150 بڕگەی 21 لە موازنە ئەڵێ لە 150 ئەویش داهاتە فیدراالەکان نەک هەموو داهاتەکە تۆ لە پڕ بێت بڵێ وەڵام من هەموو داهاتی تۆ لە 150 مەوێ و داهاتی گومرگ و داهاتی باجم لە 100 ئەوێ ئێکاکە بەڕاستی ئەمە پێشێلکردنە یاخود بێ وەکو بەسرە حساب بۆ بکە ئەمە پێشێلکردنە ئەی کە تۆ وەکو بەسرە حساب بۆکەی لە موچەکەشا وەکو بەسرە حساب بۆکە لەبەرەوە من جەماوەری خەڵکی کوردستان لەوە دڵنیاکەم حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو توانایەوە لەگەڵ ئەوەیە کە ڕێکەوتن لەگەڵ بەغدا بکەین زۆر نزیکیشین بەڵام هەر کاتێک عێراق بێت بیانیوکی کە بدۆزێتەوە بۆ ئەوەی کە شتەکە بخاتە بوارێکیکەوە یاخود بابەتەکە بەرەو سیاسەتێکی کە بەرێ ئێمە بەڕاستی قبولی ناکەین ئیرادەی خەڵکی کوردستان و مەسلەی دەستور و مەسلەی
هەیمەنە و سیادەی هەرێمی کوردستان یاخود کیانی هەرێمی کوردستان ڕێگە نادەین پێشێل بکرێ بەڵام لەگەڵەوەشە نەرمیمە زۆرمان نواندووە لەسەر مەسلەی موچە و قوتی خەڵک کە واجبی حکوومەتی هەرێمی کوردستانەکە کە بەردەوام لەسەر ئەم بابەتە شەڕی پێ بکات بۆ پێداویستی موچەی خۆرار بەڵام ئەوەی کە سەبەبە لە دواکەوتنی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەغدایە حکوومەتی هەرێمی کوردستان نییە بە هەموو منطقێک هەرچی ویژدانی هەبێت تێگا کە هەرێمی کوردستان ئەو داهاتەی کە لەبەر دەستێتی لە داهاتی ناوخۆ ناتوانێت موچە بە ئەوەی کە لە ڕابردووش خەڵک باسیە کرد وڵا هەرێمی کوردستان خۆی نەوتە فرۆشێ و داهاتەکەی سفرە داهاتەکەی سفر نییە من چەندین بەرنامە بۆ خەڵکم ڕوون کردوتەوە کە هەموو مانگێک وەزارەتی نەوتی هەرێمی کوردستان میزان مڕاجعی خۆی تەقدیمی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە چەنی نەوت هەبووە بۆچی بەکاراتەوە چۆن بۆ چی نەبوو ئەو داهاتی لەبەر دەست بۆ چۆن فرۆشراوە لەبەرەوە ئەوەی منێڵێم ئەوە هەمووی بە بەڵگە و بە دۆکۆمنتە بەپێی دەستورە بەپێی موازنەیە غەیری ئەمە ڕاز نییە دوایە بابەتێکی کە هەیە هیوایڵە دەکاکە یەکسەر نەوتەکەیان بنێ بەیانی یەکسەر بۆ ئەوانش نەو کاکە ئەم شتانە پرۆسەیە ئەم شتانە ڕێککەوتن نامی نێودەوڵەتی لەسەر کراوە عقد کراوە عقد هەیە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و دەیان و چەندین کۆمپانیای نێودەوڵەتی ئەمریکی و ئەوروپی خۆ ئەمە هین نیە یەکسەر تۆ بە دڵی خۆت وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم قەرار بە ئەبێت ڕێککەوتنی لەسەر بکرێت چکە پێشتر عقدی لەسەر کراوە و هەروەها ئەو کۆمپانیانی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان و ئەو مەسفایانەی هەن چ کار چ قەیوان چ لاناس ئەمانە ئەوانش بە هەمان شێوە عقدیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی سامانە سروشتەکان هەیە و ئەو کۆمپانیانە بەرهەمی پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەمەێنن هەموومانە بەڕێکەوتنە بۆیە کاتێک کە تۆ لەگەڵ بەغدا دائنیشیت ئەبێت لەسەر بەپێی قانون بەپێی ڕێنمایەکان و بەپێی عقدەکان تەعاملیان لەگەڵکەی یا مەسەرەن هەندێک بەڕێزیێنە سەر تەلەڤیزیۆن ئەڵێ وەڵا کاکە تەوتین بکرێ یەکسەر بەیانی موچەکەیەتە سەر موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان وەڵڵا تەڵڵا بیللا کەرسێکی ناوی خوایوانیە بەڵام بەڕاستی ئەم قسانەی کەن بۆ بەلا ڕێدابردنی خەڵک یعنی ئەگەر ئەو کارتەشە بێ لە بەغدا ئەوەی کە ئەسوێندی لەسەر خۆی ئەو تەوتینە شەبێ کە کارتی عراقی بێ لە ڕێگەی ئەوەی کە وەکو ڕێک وەکوی عراقە بۆی بە زمانێکی سادە بڵێن ینی ئەو قسەی ڕاز نییە کە ڕاستە خۆ موچە ئەنێرنە سەر ئەو کارتە نەخێر ئەویش ڕەب دەکاتەوە بە تەوتینیشی بکەی ئەو ئەڵێ وڵا دوو ڕۆژی کاڵێ وڵا نەوتەکە نەهاو یا داهاتی ناوخۆیان ڕادەست نەکرد نەخێر موچە ناخێن عینەن بابەتە خۆ مەسەلەی تەوتین یعنی بەنیشتی بە عەربی ئەوە بە عەربیە بە کوردی یعنی بەنیشتیمانیکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی موچەی موچەخۆرانی عێراق ئێخوا لە هەر ئەوەی هەرێمی کوردستانیش هەر عینەشتە ناوی هەژماری منە پرۆسەکە ناوی ئەوەیە ئێستا تەمان ئەمڕۆ لە لیژنەکە تخواوم بابەتەن بیر نەچێ ئەمڕۆ لە لیژنەکە باسی دیسانەوە مۆزوعیان کردوێتەوە تەمانەوان لەگەڵ هەژماری منیش مشکلیان نییە بەڵام وتوانە احتیمال لە هەندێک بانقی کە ئەگەر ئێمە بێنین وتوانە زۆر باشە بانقی کە بابێت بەڵام بەپێی ڕێنمایەکانی هەژماری من و لە چوارچەوەی هەژماری منە بەسەر چاو با بەشداری پرۆژەکەکەن هەژماری من دەرگای بەڕووی هیچ بانقێکا دانەخراوە کۆمەڵێک تعلیماتیە هەر بانقێکیت لە عێراقە با بەشداریکە ئێستا قسەیەکت کرد کاک ڕێبازوتت ئاسان نیە پرۆسی ڕادستکردنەکەی نەوت بەڵام ئەوەی کە ئێستا باسەکرێت کە وەزیری نەوتی عراقی وتی ئەمڕۆیان سبەی ینی ئەمڕۆ تێپەڕی سبەینێ مەسەلەن ئێستا ئەوەی کە ڕێکەوتون 1970 ئەتواندرێ ببوورە کاکزانە بۆستە نانە قسەکەی من باسی ئێستام نەکرد باسی پێشترم ڕابردوو پرۆسەیە کاتیشتم با گومانێک لای بینێت دروست گەیشتینە ئەمڕۆ پرسیارم دووبارە کردەوە نەخێر من ئەوەی ئێستا تەواو ئێمە گەیشتونتە نەچیدە کۆتاییاتەوە بەس باسی ڕابردوو بۆ کەمەڵم پرۆسەیەکی دوور و درێژی ویست تا گەیشتینە ئەمڕۆ بەڵێ درۆژ ناکرایشەکە ئێستا تەواو ئەوانی باسم کردو کۆتاییاتەوە ئێمە ئێستا ئامادەین ئەو نەوتەی لەبەردەستە لەگەڵ بدرێتە بەغدا بە پێ ئەو ڕێکەوتنە تازەی کە سۆمە لەگەڵ کۆمپانیەکانی بەناوینای نەوت منیش مەبەستمەوە بوو بە ڕوونی بگاتە بینەر لەوانەیە تەفسیلێکی تری بۆ بکرێت دوای بەرنامەکە ئەوەختە من لە شوێت نەخێر من قسەکانم زۆر بەوازەحی کردووە وتم پرۆسەیەکی دوور و درێژمان بڕی پرۆسەیەکی دوور و درێژمان بڕی چ لەسەر داهاتی نانەوتی وە چ لەسەر مەلەفی نەوت تا گەیشتینە ئەمڕۆ کە خۆشبەختانە من لەسەر ئەوە بەرەوەوا ڕووین ئەگەر سپینە تایف سامی مشکلە دروست نەکە ڕۆژی یەکشەمە مەجلیس زۆرای عێراق قەرارەیە لەسەر سەرفی موچەی مانگی 6 ئەگەر سپینی وەزارەتی دارایی عێراق هیچ گرفت دروست نەکەن جگەنا ئەمڕۆ تەفاهمی زۆر باشە بۆ تا ئێوارە الحەمدولله کاک ڕێباز با پرسیارێکی تر بکەم خۆی ئەمە هەردانانیشین بە دیار میزاجێتی ئەوانەوە و هەموو ڕۆژێ ئەو مشکلەمانە بە هەرێمی کوردستان دەرچە و دەواازە و ڕێگەی دیکەی هەیە
یان بە دیوێکی دیکە و پرسیارە بکە مەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران نەکراوە باس لە لۆبیەکی نێودەوڵەتی ئەکرێ من ئەو بۆ جەنابەت بەجێڵم چەندی قابلی ئەوەیە وەکو زانیاری لای جەنابەت بێ بۆ بینەرانمی بڵێ ینی هەرێمی کوردستان شوێنی دیکە هەیە دەستی بۆ با داوای هاوکاری لێ بکە پاڵ پشتی بکە ڕێگایەک بۆ خۆی بکاتەوە. وڵایی دوێنێ قسەیەکی جەنابی سەرۆک بارزانانی یەکەمەوە دوێنێ جەنابی بڵاوی کردەوەڵێ ئێمە لە هیچ مافێکی فیدراالی خۆمان لە هیچ مافێکی خۆش نابین یعنی ئەوەی بەپی دەستور ئەوەی کە مافی فیدراالی هەرێمی کوردستانە چیمان بۆ دابین بکەوە لە دەستور بەزەوەمان داوا کردو لەوەش کەمتر قبول ناکەین بەڵام ئێمە هەموو توانای خۆمان قسۆتە گەڕ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانوێت بەپی دەستور بەپی قانونی موازنە بەپی ئەو ڕێکەوتنامانەی هەمانە لەگەڵ بەغدا ئیلتیزامی خۆمان جێبەجێکەین و ئەوەی کەشی مەفروزە عێراق جێبەجێ کات بۆ ئەم بابەتە پەنامان بۆ وڵایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بردووە پەنامان بۆ بەریتانیەکان بردو بۆ ئەوروپیەکان بردو بۆ فەڕەنسا بردو بۆ نوێنەرانی وڵاتانی کە لە هەولێر قونسوڵخانەیان هەیە پەنامان بۆ نەتەوە یەکگرتوەکان بردووە بۆ وڵاتانی دراوسێ بردووە کە هەموو لەگەڵ ئەوە بن کە ئێمە فەرمەوەی التیزاماتەکانمانە ئەوەش مافە دەستوریەکانمانە فەرمو بە عێراقی ژەوی لەسەر شانێتی جێبەجێکە عێراق ئێمە بەشێکین لە عێراق فەرمو لە چوارچەوەی دەستورە مافەکانی خۆمان بنێن لە غەیری خۆمان داوا نەکردووە و ئێمە ئامادەنین مافی هیچ پارێزگایەکی تری عێراق بخۆین ئەوەی هەمانە لەسەرمانە جێبەجێکین مافەکانیشمان بنێ و لەم ماوەی ڕابردووە بەڕێز کاک سەفین دزەیی و خاتوو بەیان سامی عەبدوڕەحمان جەنابی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان ڕای سپاردن سەردانی ویلایەتە گرتوەکانی ئەمریکایان کرد کۆمەڵێک زۆر دیداری گرنگی گەورەیان ئەنجام داوە لە ئەمریکا لە ئاستی باڵا کە هەموو ئەم بابەتانی بۆ جەنابتانم ئێستا باس کرد بۆ ئەمریکاکان ڕوون کراوەتەوە و بەڕاستی بە سوپاسە وەزارەتی دەرەوەی ئەمریکا و سەفارەتی ئەمریکا لا بەغا و قونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر هەموو لەسەر خەتن وەزەختێکی گەورە لە عێراقەکەن کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دوانە خاو مافەکانی خۆمان باتێ بەپی دەستور و موازنە. چیتر هەیە مەسەلەن بە بینەرانمانی بڵین دڵیان پێ خۆش بێ کاک ڕێباز مەسەلەن لەبارەی ئەوەی پەیوەندی نێودەوڵەتیەکان مەسەلەن لەسەر هەرێمی کوردستان باشتر بێنە جواب و ڕاستەکەی موچە زۆر گرینگە بەڵام بۆ ئێمە ژیانی خەڵک گرینگە ئەوە هەموو بەرنامەمان لەسەر کرد هەمومان متەفقین بەڵام قەواری هەرێمی کوردستانیش گرینگە بۆ ئێمە نەوەک ئێمە خەڵکێک بێت مەسەلەن من ئەوم بە ڕقم دوود بەڵام ڕاستی لای هەموو کوردێک ڕقم یەکە ینی خەڵکێک بێ بەکو محافەزە سەیرت کە ئەمە و قەوارەوەکو بەڕێزیشتو هەموو خەڵک باش زانێکە بە خوێن و خەبات بەرهەماتوە ینی ئایا ئێمە خۆمان ئەتوانین ئەو قەناعەتەمان لا دروست بێ بە واقعی کە بۆ نمونە ئەمریکا تێگەیشتنی بۆ حاڵی ئێمە هەیە کاکە زانای پێش هەمووشت پێش ئەمریکا و پێش وڵاتانی ئەوروپی و پێش UN و پێش هەموو کەس ناوماڵی خۆمان لە هەمووشت گرنگترە یعنی بەڕاستی ئێستا ئەم ماوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە بەیەکەوە لەگەڵ بەغدا کەوتنە مفاوەزات شتەکانە گۆڕدرێت چونکە بۆ ئێمە کاتێک وەکو کورد لەسەر مافەکە دەستوریەکانی خۆمان لەسەر مافی خەڵکی کوردستان شەڕمان کرد ئەوانیش حسابێکی کەمان بۆکەن ئەوانیش بە چاویکە یەنە پێشەوانێ بەڵام کە ئێمە پەرتەوازە بووین هەر سەرۆکی حیزبێک و هەر یەکێک وە لایەنێک لەم لاوە خۆی بگەێنێتە لای بەڕێز محەممەد شیع سوودانی یەتە دەرەوە مؤتەمەرێکی سوحوفیەکە وەڵا لەگەڵ بەڕێز سوودانی باسی موچەمان کرد تۆ هیچ لەسەر موچە نازانی تۆ هەر نازانی وردەکارەکەی چییە چوار دیێڕە موچیان نەیە حکوومەتی هەرێم خۆی وای کرد حکم ناکرێت کاکە بەما کێشە و عەرقەلەی گەورەتر بۆ خەڵکی کوردستان دروستەکەی چی کێشت هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان چی کێشە هەیە لەگەڵ یەکێتی و پارتی هەست لایەنێکە ئۆپۆزیسیۆنە غیرە ئۆپۆزیسیۆنە ئەوە وەرە ئەو شەڕە لە پەرلەمانی کوردستان و لە ناو هەرێمی کوردستان بیکەن بەس لە بەرامبەر نەیارەکانمان زەرەر لە موچەخۆران و خەڵکی کوردستان مەدەن چونکە بەوە هیچ ئیسفادەیەک ناگەێنن تۆ بچیتە بەغدا ببیتە وتەبێژ و نوێنەرایەتی بەڕێز محەممەد شیع سوودانی بەڕێز محەممەد شیع سوودانی خۆی وتەبێژی هەیە خۆی وەزارەتی هەیە خۆی ماشەڵڵا بەم ڕۆژگارە مقابلاکە دەبڕۆ کاکە لە گوێ لە خۆی بگرن چیەڵێ ئەگەر من تا ئێستا هەندێک قسە هەیە ئەوەی وەڵڵا هەندێک قسە هەیە هەندێک لایەن لێرەیکەن تا ئێستا لە دەمی بەڕێز محەممەد شیع سوودانیم گوێ لە نەبووە کە بەرامبەر هەرێمێکن بەڕاستی ئەمە خەڵکیمان لەبەرەوە پێش هەموو شتێک
پێش هەموو شتێک یەکبوونی خۆمان لە هەموو شت گرنگترە. دووەمین شتیژەوەیە هەرێمی کوردستان ئەو کەڤەرەیە ئەو سێبەرەیە بۆ هەموو خەڵکی کوردستانە بە هەموو دین و نەتەوە و بە هەموو حیزبەکانیەوە. پەرلەمانی کوردستان مافی هەموو خەڵکی کوردستانە، حکوومەتی هەرێمی کوردستان مافی هەموو خەڵکی کوردستانە. تۆ کەیفت بە یەکێتی و پارتی نایە، بەڵام بۆ دژی حکوومەتەکە دەبی، حکوومەتەکەی تۆیە، کوڕی تۆ، کچی تۆ، خێزانی تۆ لەناو حکوومەتە مۆزەفە و فەرمانبەر و موچەخۆرە. خەڵکەیە خۆی مدیر عامە کەچی ئێواران کە قساکاڵێ ئەم حکوومەتە ئەی کاکە تۆش مدیر عامی بۆ ئەڵێ ئەو حکوومەتە، ئەی تۆش یەکێکی لەوانەی کە لەم حکوومەتە مەسئولی نابێت ئەبێ هەموو کەس خۆی بە خاوەنی حکوومەت وڵاتەکە بزانێ. ئەم خاکەی هەمومانە، ئاڵەکەمان هی هەمومانە، بە خوێنی شەیدان دروست بووە. تۆ جارە پێشەوە باسی ئەمە بکەین وەکو کچیانەکە بیپارێزین، وردەکارێکی کەی بابەتێکی کەیە. باشە کاک ڕێباز لە ماوەی ڕابردوو محەممەد شیع سوودانی دام و دەستگاکانی تایبەتمەندی ڕاستپار بۆ پلە بەرزکردنەوە وانە لە مێژە لارێمی کوردستان هەرچەندێ ئێمە ڕاستە موچەکە نەهاتووە، زۆر جار تاخیر بۆ و ئەو تا شەڕی لەسەر و کێشەی لەسەرە، بەڵام لە هەرێمی کوردستان لە چه حاڵەتێکا پلە بەرزکردنەوە ئەبێ دەست پێ بکاتەوە کە ئەوش مافێکی یاسایی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانە. ئێمە هەموو ئەو بابەتانە حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بەڕێوەبەراتی گشتی بودجە و میلاکات ئیشی زۆر جدیان لەسەر کردووە بە تەنسیق لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، سەرۆکایەتی دیوان، سکرتارەتی ئەنجومەنی وەزیران ئیشی زۆر باش کراوە، هەمووی تەقدیمی عێراق کراوە و ئێمە مەسەلەن لەسەر مەسەلەی خانەنشینی ئەو 100,000 بڕیان داوە هەموویمان بۆ ناردوونەتەوە کە بۆمان بنێرنەوانێت. تۆ چۆن تەعامل لەگەڵ موچەخۆرەکانی عێراقی بێ لەگەڵ هەرێمی کوردستانیش بیکەیت، چونکە تۆ ئێستا مەسەلەی موچە بە تەواوەتی چۆتە ژێر دەستی عێراقەوە. بێ عێراق هەموو ئەم بابەتانە چۆن بۆ موچەخۆران و وەزارەتەکانی خۆیەکە بۆ هەرێمیش بیکە، بە تاکید هەموو ئەوانە تەقدیمی عێراق کراوە بە ئەمەلین کە ئینشەڵا ئەوەش حەل بێ. باش ئومێدێک هەیە کە ئەوەش چارەسەر بێ. زۆر باشە، زۆر سپاس بەڕێز کاک ڕێباز. ئەگەر شتێک مابێ بتەوێت بە بینەرانمانی بڵێ گەرنامە سوپاسی جەناب دەکەم. من هەرەوە ناڵێم بەڕاستی ئێمە بەردەوام قەرزاری موچەخۆرانی هەرێمی کوردستان و هاو نیشتیمانیانی هەرێمی کوردستانین و بەڕاستی ئەو پش و درێژی و خۆڕاگریە بەس بە خەڵکی کوردستان ئەکرێ و بەو ئیرادەیەشە کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بە ئیرادەیە و خەڵکەیە کە توانیمانە بەردەوام بین و بەردەوام لە مفاوزاتین لەگەڵ عێراقا، بەڵام بەڕاستی زۆرمان بڕیوە و شتەکان ئەگەر هیچ شتێکی کە لە دەرەوەی ئەم ئیرادەیە نەیەتە پێشەوە و یاخود ئیرادەیەکی سیاسی تر نێت کێشەکان تێکبات، ئێمە تقریبان لە ڕووی فەنیەوە لە ڕووی بابەتی تەکنیکی و هوەریەوە چ لەسەر نەوت چ لەسەر داهاتی نانەوتی لێک نزیکبوونەوەی زۆر باشمانەیە. سبەی ئێوارە پێنجشەممە ئەگەر وەزارەتی دارایی عێراق نەبێتە کێشە احتیمالە تا سبەی ئێوارە مشتێک کۆتایی بێ و یەکشەممە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیار لەسەرەوە بات کە گەیشتوونەتە حەل و موچەی مانگی 6 و 7 بەشکن بە دوای یەکا بێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ڕێباز حەملانی یاریدەدەری سەرۆکی حکوومەت. سپاس بۆ دەرفەتە، سپاس بۆ بەڕێستان لە شاری ئەولێرەوە لەگەڵمان بووی. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئەوەی کە لە کۆتاییە ئەوێ مەسەلەن کورتەیەک پوختەیەک لەوە بدەم کە هەرێمی کوردستان لە ئێستادا بەردەوامە لەسەر ڕێکەوتنەکەی لەگەڵ بەغدا و پابەندی خۆی هەم لەسەر مەسەلەی داهاتی نانەوتی وم لەسەر داهاتی نەوت یان لەسەر ڕادستکردنی نەوت پابەندی خۆی دەربڕیوە و لیژنەیەک وەکو کاک ڕێباز وتی لیژنەیەک بە وردەکاریەوە لە بەغدایە لێک تێگەیشتنی زۆر باشەیەکو وتی ئەگەر هیچ گرێ و تاسەیەک بۆ بابەتەکە دروست نەبێ ئینشاءڵڵا هەفتەی داهاتوو بە هەواڵی خۆشەوە دێینەوە بەر یان دێینەوە سەر شاشەکانماوانە شکر دڵمان خۆشترە بێگەر موچەخۆر و فەرمانبەریش موچە وەربگرێ و ئەو کێشە نەبێت. دووبارە سپاس بۆ کاک ڕێباز، سپاس بۆ هاوکارانم لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامامان پێشکەش کردن. هەموو لاکتانەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.